دیارە بەیانی 23 مانگ یەکەم دانیشتنی کەیسی ئەو تاوانبارانەیە کە ژمارەیان 25 کەسە دیارە ئەوانە ژمارەیەکن کەسایەتین و ژمارەیەکیشیان کۆمپانیان دیارە ئەم ناوانە لەسەر ئەساسی ڕابردوویەکی دوورودرێژی 10 ساڵە کە 10 ساڵە ئەو دەستە پارێزەرەی ئێمە توانیویانە ئەم بەڵگە و دیکۆمنتانە بەردەست بخەنەوە ئەم دادگایە ئەبێتە بنەمایەکی یاسایی تۆکمە و پێشخستنی کەیسەکەمان لە ئاستی دەرەوە و ئەتوانم بڵێم بەیانی دەوری سەعات 9 لە دادگای هەڵەبجە کەیسەکەمان دەست پێکە و تەمەناکەین ئەم کەیسە هاندانێک بێ هاوکارێک بێ بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی کیمیابەران و سەرجەم هەرێمی کوردستان. ئاماژەم پێکرد ئەو کەس ئەوانەی کە سکاڵامان تۆمار کردووە 25 ئەشخاصن ژمارەیەکیان کەسایەتین و ژمارەیەکیشیان کۆمپانیان ئەمانە لەسەر ئەساسی بەڵگە و لەسەر ئەساسی ئەو زانیاریانەی کە پشتڕاستی ئەو تاوانە ئەکاتەوە کە ئەنجامیان داوە لەگەڵ حکوومەتی عێراقی بەشێکن لە تاوانەکە لە دەرئەنجامی ئەو بەڵگە و دیکۆمنتانە دەتوانرێت ئیسپات بکرێت کە ئەمانە بەشێک بن لەو تاوانێک کە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە کراوە لە هەمان کاتیش بەتوانم بڵێم ئەو ئەدی لەو بەڵگانە هەموو لایەکمان ئێمەش و پارێزەرەکانیشمان چاوەڕێی دادگا ئەکەین کە یەکلایی بکرێتەوە و لە ڕێگای دادگاکانی هەرێمی کوردستان و نوێنەرایەتی حکوومەتەوە بڕیارە ئەو کۆمپانیا و ئەو کەسایەتیانە بە فەرمی ئاگادار بکرێن چ خۆیان چ خەڵکانی یاساییان لە دادگای هەڵەبجە حزوریان هەبێ بۆ دیفاعکردن لە خۆیان.